جانەکەم باوەکە هەندە شیرنی هەندە شیرنی جارێ لەوەتی ئەتوم ناسنە هەر نییە شەکریش ناخەمە ناوچای نازانم ئەو چای ئەوەندە شیرنە شیرن ئەرێ کاکە توی شێ من تەواو نەکرد جانەکەم ئەدی لە دووری تو خەریکە باڵ بگرم باڵ دەزانێت چی من ئەستێرێ شەوانی منی شەوان برە بۆ ژینگە خراپبوونێ بۆ ژینگە پیسی کاستی لە دیارە ئەبڕێ بسەعەدە چی بکەم سەعەدە کورە برامی شەکەم لۆ بکە هیچ چیەوە گاڵتەی بە خەڵکی دەکەی چیەوە برە تو گاڵتە بە خەڵکی دەکە کاکە ئیشەکەی بکە ئیشی چ بکەم ئێ تو سعاتەکە دیەخت نازم یان تەلەفۆنەکەی بکە کاسیبەکەی بکە کاکە تو تێناگە بە تو قەشمەری بە خەڵکی دەکەی بڕۆ ئیشەکە تازە هەنە کرد ئەلۆ ئەلۆ ئارام چ بووە ئارام وەڵی لەبەردووی وەچی تو پیاوەتی خۆشمان لەبەر چاو دەکەوی بڕۆ بەخێر هیچ نەبوو جانە مشتێرێکی زەحاز بوو هاتبوو یەکوانە گیانە ئەگەر مەشغوڵی دوای ئیش تەلەفۆنت لە بۆ دەکەمەوە نانا جانەکەم مەجالم هەیە قسەی بکە قسە کاکە سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام ماجیکتان هەیە؟ نەخێریت ما کاکە ئەدیەوە نییە کاکە ماجیکتان هەیە؟ ماجیکەش سۆرم دێ بە چەندەوە؟ کاکە چەند دەدەی بە زیادی کاکە ناوی شتیوە شتێکمان پێ برێ کاکە چەند دەدەی بە زیادی ناوی کاکە شتیوە ناوی کاکە شتیوە چی هەیە؟ بازار ناری باش نەفەرموو خوردە پێ نییە؟ نا وەڵڵا باش کاکە کەنجین بێرەدا هاتی کاکە کاکە ئەمە خەلکی ئێرە نیمە لەوانێ بە دوو ساریت کە ژنێمەوە ئێرە کاکە بڕۆ بە پارەم دەویست باشە باڵۆ کاکە ماجیکەکەم هەنەویست هیچ نییە جانە ئارام جان تۆ مادام ئیشتەیە جارێکی تر قسەی دەکەینەوە نا گیانەکەم مەجارم هەیە وەختش کەش پێم دەڵێ داکو بابم لەبەر داکو بابم مەجارم نییە قسەی بکەیتەوە بەڵام کاسبێکی خۆت بکەی باشترە نینا بە خۆت دەزانی ئەمن دوو ڕۆژە پڕ بەدڵ قسەم لەگەرت و نەکردیە دەزانی چەند غەریبیم دەکردی یعنی ئەوەندەت من خۆش دەوێ کچێ ئەتۆ ڕۆناچیش ڕێگای ژیانی منی دەزانی چەندم خۆش دەوێ واز لەو قسانە بێنە چی بوو بەدایکت وت ئەو ڕۆ بچمەوە پێی دەڵێن باشە باشە بەڵام ئارام گیان بەبێ خانووی خۆت من ڕازی نابم ئاگادار بە نینا بە خۆت دەزانی ئەو خانیە میراتە باشە ئەی مەگەر ڕێگان بۆ دانەنای نینا دەترسێم سەر نەگریتنەوە پلانە ئەگەر دەتەوێ منت لە دەست نەچێ تاقی بکەوە باشە نینا ئەتو ئەمرت دەوێیان خانی ئەکید تۆم دەوێ بەڵام و پلانەی کە من دامناوە دە هەسەینەوە تا ئەبەت دەبینە خاوەن خانووی خۆمان جێ بگرە یەکەم شت کە ڕۆیشتیەوە ماڵەوە دەزانی چ دەکەی